سڵاوتان لەبێتەوە کاتان باش لە دوای کارکردنی کۆمەڵێک شەقام لە سنتەری قەزای ناوەندی سۆران ئەمڕۆژ دەست بە قیرتاوکردنی گەڕەکێکی دیکە دەکرێت و بە دیاریکراوی شەقامی سەر و چاوەدیانەوەی لە پشتی منەوە دیارە کاری قیرتاوکردنی شەقامی سەر و چاوەدیانە کە لەلایەن کۆمپانیای کاڤین گروپەوە جێبەجێ دەکرێت لە زمنی پرۆژەکانی دیکەی گەڕەکەکانی سنتەری قەزای ناوەندی سۆرانن کە ئەمڕۆژ دوا بە دوایەوەی کە کۆمەڵێک شەقام لە سنتەری قەزای ناوەندی سۆران کاری قیرتاوکردنیان بۆ کرا لە دوای بە کۆتەهاتنی کارەکانیان لە شەقامەکان و گەڕەکەکانی گەڵاڵە ئەمڕۆژ دەست کراوە بە گەڕی دووەمی شەقامی سەر و چاوەدیانە. شەقامی سەر و چاوەدیانە بە درێژایی 2 کیلۆمەتر و نیو دەبێت بەپێی ئەو زانیارانەی دەست من کەوتن قۆناغی یەکەمی تەواو کراوە و قۆناغی دووەمی ئەمڕۆ کاری قیرتاوکردنی بۆ دەکرێت و تەواوی شەقامەکە کە ئەو دیمەنانەی دەبینن دیمەنی ڕاستە و خۆن کاری قیرتاوکردنە لەلایەن کۆمپانیای کاڤین گروپەوە لە سنتەری قەزای ناوەندی سۆران. لە 4 ساڵی ڕابردوو کۆمەڵێکی زۆر لە پرۆژە لە سنتەری قەزا و ناحیە و گوند و ئاوایەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێ کراون و زۆرترین پرۆژەش لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ماوەی ئەم 4 ساڵانەدا پرۆژەی ڕێگاوبان بۆ و حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی کابینە نوێم گرنگی تایبەتی داوە بە پرسی ڕێگاوبان و لە سنتەری قەزای ناوەندی سۆرانش زۆربەی گەڕەک و شەقام و کۆڵانەکان کاری قیرتاوکردنیان بۆ کراوە و لە ئێستاشدا ئەم شەقامانەی کە ئەمڕۆ کاری قیرتاوکردنی بۆ دەکرێت بە دیاریکراوی شەقامی سەرەکی سەر و چاوەدیانەیە کە شەقامێکی جەنجاڵە و ژمارێکی زۆر لە هاوڵاتی لە گەڕەکەکانی دیانای کۆن و لە سەر و چاوە گوندەکانی دەوروبەری هەموو شەو بەم شەقامە دەکەن و بە تەواوکردنی ئەم شەقامەش سیمایەکی جوان بە سنتەری ناحیە دیانە و قەزای ناوەندی سۆران و بەگشتی ئیدارەی سەربەخۆی سۆران دەبەخشێت. شەقامی سەر و چاوە لە زمنی پرۆژەکانی گەڕەکەکانی دیکەی سنتەری قەزای ناوەندی سۆرانە هەریەکە لە گەڕەکەکانی گەڵاڵە بە کۆتە هات و دواترش ئەمڕۆ گەڕی دووەمی شەقامی سەر و چاوە بە کۆتا دێت و دوایەوەش دەست دەکرێت بە قیرتاوکردنی گەڕەکی بارزان لە سنتەری قەزای ناوەندی سۆرانی بە دیاریکراوی لە سنووری حەریقا کە بە کۆتەهاتنی ئەم شەقامە و گەڕێکی شێرشن و هاوکات گەڕێکی بارزان ئەوە کاری قیرتاوکردن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە کۆتا دێت. لە مانگی 2 ساڵی نوێن کە لە وەرزستانە بەڵام کەشەهەوا لەبار و گونجاوە و بەمەش وای کردووە کە پرۆژەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نەوەستن و لە ئێستاشدا کاری قیرتاوکردن لە شەقامی سەر و چاوەدیانە دەستی پێ کردووە ئەمڕۆ بەیانی بەڵێ.